مەریەم لە چەند هەفتەی ڕابردوودا هەستی بە دڵتەنگی و ماندوێتی و سەرقاڵبوون کردووە. هەست دەکات هەموو شتێک لە ژیانیدا هەڵەیە. مامۆستاکەی مەریەم لێی دەپرسێت باشە یان نە. مەریەم بە مامۆستاکەی دەڵێت کە چۆن هەستی پێکردووە. مامۆستاکەی پێشنیاری ئەوە دەکات کە هەوڵ بدات هەموو ڕۆژێک 3 شت کە بۆیان سوپاسگوزارە لە دەفتەرەکەیدا بینووسێت. دوای چەند ڕۆژێک مەریەم هاوبەشی دەکات کە کارەکە قورسە، بەڵام یارمەتی دەدات سەرنجی خۆی بگۆڕێت و لەبیری بێت کە شتگەلێکی لە ژیانیدا هەیە کە دڵخۆشی بۆ دەهێنن. کاتێک ئێمە هەست بە خەمباری دەکەین، سەرنجمان دەچێتە سەر هەموو ئەو شتانەی کە خەمبارمان دەکەن. ئەمە شتێکی ئاساییە، بەڵام ئەکرێت ماندووکەر بێت. کاتێک هەست بە دڵتەنگی دەکەیت، بزانە ئایا دەتوانیت شوێن بۆ هەستەکانی تر وەک سوپاسگوزاری و خۆشی دروست بکەیت یان نا. بەرامبەر بە خۆت بوەستەرەوە. دەستنیشانکردنی 3 شت کە سوپاسگوزاریت لە پایبوونیان. بەدەنگی بەرز بڵێ یان بنووسە: من سوپاسگوزارم بۆ. لەوانەیە سەرەتا ئاسان نەبێت، بەڵام وەک وەرزشکردن بیری لێ بکەرەوە بۆ مێشکت. لەبیرت بێت ئەوە نییە کە هەوڵ بدەیت هەستە خراپەکانت پشتگوێ بخەیت، بەڵکو لەبری ئەوە شوێنێک بۆ هەستەکانی تر دروست دەکەیت کە ڕەنگە هەست بە باشتربوون بکەیت.